سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هیوادارم کە لە هەر کوێکان ساغ و سڵامەت بن بە یارمەتی هاوڕێی هاوکارماتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی کوردستان، ئێران و جیهان سەرەتاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری سنەد لە ئاست نەدانی حەقدەست، یادکردنەوەی ئیبراهیم شەریفی فەر لە یەکەمین ساڵڕۆژی گیانبەختکردنیدا، برینداربوونی 5 کۆڵبەر لەلایەن ڕژیمەوە لە بانە و سەقز، هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ماڵی 2 چالاکی مەدەنی لە مەریوان، دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە نەغەدە، دۆزینەوەی تەرمی 2 کۆچبەری خەڵکی ڕۆژاوای کوردستان لە سنووری بولغارستان، لە سەدارەدانی 2 بەندکراو لە زیندانەکانی ئەهواز و شیراز و دەست بەکاربوونی کومیتەی سەرکوتی ئافات لە زانکۆکانی ئێران. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری سنە لە ئاست نەدانی حەقدەست. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی چوارشەممە 8 مانگی سەرماوەز، کرێکارانی شارەداری سنە لە ئاست نەدانی حەقدەستەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکارانی شارەداری سنە ماوەی 3 مانگە هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە و بەرپرسانی ئەو ناوەندە دەوڵەتیە لەم دۆخە خراپابووریەدا هیچ بایەخێک بە مەعیشەتیان نادەن. کرێکارانی ناڕازی هەروە خوازیاری دابینکردنی بیمە، ئەمنیەتی پیشەیی و گۆڕانی گرێبەستەکانیان. یادکردنەوەی ئیبراهیم شەریفی فەر لە یەکەمین ساڵڕۆژی گیانبەختکردنیدا. ڕۆژی چوارشەممە 8 سەرماوەز مەراسمی ساڵڕۆژی گیانبەختکردنی ئیبراهیم شەریفی فەر لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان بە بەشداری بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئەو شارە بەڕێوەچوو. ئیبراهیم شەریفی فەر ڕۆژی 25 خەزەڵوەری 1401 هەتاوی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شاری بۆکان بە فیشەکەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندارکرا. ئەو لاوە شۆڕشگێڕە پاش 13 ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانەیەکی ورمێ ڕۆژی 8 سەرماوەزی 1401 گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی و هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی بۆکان بە کۆبوونەوە لەسەر مەزاری وێڕای ڕێزلێنان لە بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. برینداربوونی 5 کۆڵبەر لەلایەن ڕژیمەوە لە بانە و سەقز. ڕۆژانی سێشەممە و چوارشەممە 7 و 8 مانگی سەرماوەز 5 کۆڵبەری خەڵکی شارەکانی سەقز و مەریوان بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنوورەکانی بانە و سەقز بریندارکران. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی سێشەممە 2 کۆڵبەر بە ناوەکانی پێدرام ڕەحیمی تەمەن 18 ساڵ و خەڵکی سەقز و زانا ڕاهپەیکەر خەڵکی مەریوان بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنوورەکانی بانە و سەقز بە سەختی بریندار بوون. هەروەها ڕۆژی چوارشەممە 3 کۆڵبەری مێرمنداڵ بە ناوەکانی ئارمان قاسمی تەمەن 17 ساڵ، ئاروین شەریفی تەمەن 19 ساڵ و بێهنام شەریفی تەمەن 19 ساڵ، هەر سێ خەڵکی سەقز بە دەستڕێژی سەرکوتگەرانی حکوومەت لە سنووری بانە بە سەختی بریندارکراون و باری تەندروستی ئاروین ناجێگیر ڕاگەیاندراوە. برینداربوونی کرێکارێک لە شاری نەغەدە. ڕۆژی چوارشەممە 8 مانگی سەرماوەز کرێکارێکی خەڵکی نەغەدە بە ناوی فواد پاکنویس تەمەن 35 ساڵ بەهۆی ڕووداوی کار بە سەختی بریندار بوو. بە پێی زانیاریەکان فواد کرێکاری بیناسازی بووە و ڕۆژی چوارشەممە لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی مەنی لە بینایەکی 2/9دا کەوتوەتە خوارێ. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان جەستەی ئەو کرێکارە لە چەند لاوە شکاوە و باری تەندروستی ناجێگیرە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ماڵی 2 چالاکی مەدەنی لە مەریوان. لە ڕۆژانی ڕابردوودا هێزامنیەکانی مەریوان هێرشیان کردووەتە سەر ماڵی باوکی 2 چالاکی مەدەنی ئەو شارە بە ناوەکانی کاوا و ئارەس فەرەجی و وێڕای پشکنینی ماڵەکە لێپرسینەوەیان لە ئەندامانی بنەماڵەکە کردووە. بە پێی زانیاریەکان ئاراس و کاوا لە ماوەی 1 هەفتەی ڕابردوودا چەند جار لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بانکێشتی ئیدارەی ئیتلاعات کرابوون، بەڵام بەهۆی سەردان نەکردنیان هێزەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی و لە ناکاودا هێرشیان کردە سەر ماڵی باوکی ئەو 2 چالاکە مەدەنیە و هەڕەشیان لە ئەندامی
لە ئەندامانی بنەماڵەکە کردووە. جێگەی ئاماژەیە کە کاوا فەرەجی لە دایکبووی 1350 هەتاوی و کاوا فەرەجی لە دایکبووی ساڵی 1370 هەتاوی و لە چالاکانی سیاسی و مەدەنی ناسراوی خەڵکی گوندی لەوەنجاوای سەر بە شاری مریوانن کە پێشتریش چەند جار لەلایەن ئیسلاحاتەوە بانکێشت و دەست بەسەرکراون. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە نەغەدە. بەیانی ڕۆژی یەکشەممە 5 سەرماوەزی 1402 شارۆمەندێکی خەڵکی شاری نەغەدە بە ناوی عوسمان قادری لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بە پێی زانیاریەکان هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەرماڵی عوسمان قادری و ئەو هاوڵاتیان بە تونند و تیژیەوە دەست بەسەر کردووە. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان بە دووەداچوونی بنەماڵی عوسمان تا بە ئەمڕۆ بێ ئاکام بووە و کەس و کاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. دۆزینەوەی تەرمی دوو کۆچبەری خەڵکی ڕۆژاوای کوردستان لە سنووری بڵغارستان. ڕۆژی چوارشەممە 8 سەرماوەزی 1402 تەرمی دوو کۆچبەری خەڵکی ڕۆژاوای کوردستان لەسەر سنووری نێوان تورکیا و بڵغارستان دۆزراوەتەوە کە هێشتا هۆکاری مردنیان ڕوون نەکراوەتەوە. بە پێی زانیاریەکان ناوی ئەو دوو کۆچبەرە مام و برازا بوون و ناسناویان بریتیە لە عارف محەممەد تاهیر و محەممەد عزەدین تاهیر. بە وتەی بنەماڵی قوربانیان دوو هەفتە لەمەبەر عارف و محەممەد لە سنووری نێوان تورکیا و بڵغارستان ون بوون تاکو ڕۆژی چوارشەممە تەرمەکانیان دۆزرایەوە و ئێستا لە پزیشکی دادی بڵغارستاندا. ناڕزاتی کرێکارانی شارەداری لە بەندەر خومینی. ڕۆژی چوارشەممە 8 مانگی سەرماوەز کرێکارانی شارەداری لە بەندەر خومینی دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی شارەداری بەندەر خومینی خوازیاری پێدانی هەقدەستە دواخراوەکانیان چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمە گۆڕانی قەرارداد و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوو. ڕێزگرتن لە یادی دوو گیانبەختکردووی شۆڕشی ژینا و خەزەڵوەری 98 لە گیلان. ڕۆژی چوارشەممە 8 مانگی سەرماوەز بنەماڵەی هەمیشە زیندوان مێهران بەسیر تەوانە تەمەن 29 ساڵ و خەڵکی فومان هەروە پێشمان قولیپور تەمەن 18 ساڵ و خەڵکی لەنگروت بە بۆنەی ساڵ ڕۆژی گیانبەختکردنی ڕۆڵەکانیان مەڕاستمێکیان بەڕێوە برد. مێهران بەسیر تەوانە ڕۆژی 25 خەزەڵوەری 1401 لە حاڵێکدا یارمەتی ژنێکی برینداری ئەدا بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شاری سەومەعەسرا گیانی بەخت کرد. هەروەها پێشمان قولیپور ڕۆژی 26 خەزەڵوەری 1398 هەتاوی لە کاتی ناڕزایەتیەکان دژ بە گرانی بنزین بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی ڕژیم گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی ئەو دوو گیان بەخت کردووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی گیلان لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پرشانازیان بن. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕەزا ئەقدەسی چالاکی کرێکاری تەرە. ڕەزا ئەقدەسی چالاکی کارگەری و لە کرێکارانی لەسەر کاردەرکراوی ئێران خودڕۆ لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تاران لە دوو پەروەندەی جیاوازدا سەرجەم بە 4 ساڵ و 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ڕەزا ئەقدەسی گوێی نابیستێت و نەخۆشی هەیە. ناوبراو ساڵی ڕابردوو وا لە ڕەوتی شۆڕشی ژینە هاوڕێ لەگەڵ هاوژینەکەی لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کرا. ئەو چالاکە کرێکاریە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا چەند جار لەلایەن ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ڕژیم بانکێشت و سەرنجام ڕۆژی 2 خەزەڵوەری 1402 دەست بەسەر و بۆ بەندی 4 زیندانی ئەڤین ڕاگوێزرا. لە سێدارەدرانی دوو بەندکراو لە زیندانەکانی ئەحواز و شیراز. بەیانی چوارشەممە 8 سەرماوەزی 1402 حکمی ئیعدامی دوو بەندکراو بە ناوەکانی هانی ئالبوو شەهبازی و ڕەزا ڕەستاخیز لە زیندانەکانی شەیبانی ئەحواز و عادڵابادی شیراز جێبەجێکرا.
هانی ئالبوشابازی شارۆمەندی عەرەبی تەمەن 32 ساڵی خەڵکی شادگان لە ڕەوتینە ڕزایەتیەکانی خەزڵوەری 92 بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم بریندار کرابوو. ناوبراو لە دادگایەکی ساختەدا بە تۆمەتی کوشتنی مەئمورێکی ڕژیم بە محاربە و ئێعدام مەحکوم کراو. ڕۆژی چوارشەممە لە زیندانی شەیبانی ئەهواز لە سێدارەدرا. لەلایەکی دیکەوە ڕەزا ڕەستاخیز کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئێعدام مەحکوم کرابوو، ڕۆژی ڕابردوو لە زیندانی عادڵابادی شیراز لە سێدارەدراوە. دەست بەکاربوونی کومیتەی سەرکوتی ئافات لە زانکۆکانی ئێران. ڕۆژی چوارشەممە 8 مانگی سەرماوەز کومیتەیەکی سەرکوتی خوێندکارانی کچ بە ناوی ئافات بە واتای هەوڵی فەرهەنگی کۆمەڵایەتی زانکۆ لە زانکۆکانی ئێراندا بە فەرمی دەست بەکار بوو. بە پێی راپۆرتەکان ئەو کومیتەیە ڕۆژی ڕابردوو لە زانکۆی تەورێز دەیان خوێندکاری کچی بانکێشت و لێپرسینەوەی لێکردوون. پاش بەڕێخستنی گەشتی ئەرشاد لە ژمارەیەک لە زانکۆکان و جێگیرکردنی حیجاببانەکان لە زانکۆکانی بەهەشتی ئەمیر کەبیر و چەند کۆلێژی دیکە، ئێستا کومیتەی ئافات بە مەبەستی سەرکوتی زۆرتری خوێندکارانی کچ لە ژمارەیەک لە زانکۆکانی ئێران دەست بەکار بووە و کەشوهەوایەکی ئەمنیەتی بەسەر زانکۆکاندا زاڵ بووە. دوا هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز بە بۆنەی 25 نوامبر لە ئۆتریش. ڕۆژی چوارشەممە 8 مانگی سەرماوەز هەڵمەتێک لە ژێرناوی 2 هەفتەی جیهانی نارنجی بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژبەژنان لەلایەن کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە بەردەم دەفتەری نەتەوەی گرتووەکان لە شاری ڤیەنی ئۆتریش دەستی پێکرد. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی ژنانی قوربانی توندوتیژی و فەرهەنگی پیاو سالاری، هەروەها وێنەی ژنانی قوربانی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی، سرودی شۆڕشتێڕانەی سوێند بە خوێنی هاوڕێکانیان خوێند. ئامادەبووان داوایان لە کۆمەلگای جیهانی کرد پشتیوانی لە شۆڕشی ژن ژیان ئازادی بکەن و سزا بەسەر بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیمدا بسەپێنن. بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست گە شێوەڵەکانتان پێشکەش کرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.